بەڵگێ لەسەرەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکەوە ئەو وحیەی لە بۆ دەهات بە تەواوەتی وعی دەکرد، ئیستیعابی دەکرد. واتە جار وا هەیە ئینسان کە قسەیەک دەبیستی بە تەواوەتی ئیستیعابی ناکە. بەڵام ئەدی ئەگەر ئەو قسەیە و ئەو فەرموودەیە یەکسەر لە بۆ ناو دڵ بڕوا هەمووی ئیستیعاب دەکرێت. ئیتر لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى بەواسطەی جبریل عليه السلام لۆ سەر دڵی پێغەمبەر دەهات مباشرة صلى الله عليه وسلم واتە بە کاملی ئیستیعابی دەکرد. و هەروها ئەو قورئانە ئەسڵ وایە بێتە ناو دڵ و دەروون، هەروەکو هاتە سەر دڵ و دەرونی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەکو لە جێگای دیکەش دەفەرمی کە وەصفی قورئان پیرۆز دەکا على قلبك لتكون من المنذرين، وەکو لە سوورەتی الشعراء دەفەرمی لە بۆ سەر دڵ و دەروون هاتی یا رسول الله. ئەسڵ لەو قورئانەوەی بێتە ناو دڵ و دەروون. ئەو کاتەش ئەو کەسە پێی بەهرەمەندەبی کە لە بۆ ناو دڵی بی، ئەگەر تەنها لەسەر زمانی بی لە گەرووی نەستە خوارێ بەڕاستی ئەوە سوودی لێوەرناگری و مقابلی سوودی لێوەرناگری. سبحان الله. بەڵام کاتێک کە لە ناو دڵدا جێگای خۆی کردەوە، کاتێک بەو پەڕی قەناعەتەوە وەریگرت، بەو پەڕی قەناعەتەوەش قسەی لەسەر کرد، مقابلەکەش لە دڵەوە لە بۆ دڵی دەچی. سبحان الله. جێگای قورئان ناو دڵ و دەروونە. جێگای قورئان ناو دڵ و دەروونە. على قلبك لێ ئەسڵ وایە ئەو دڵی پڕ بکەی لە قورئانی پیرۆز. هەم وەکو عەقیدە کەوا کەلامی خوای گەورە سبحانه، هەم وەکو ئەلفاظ لەبەری بکەی، وەکو خوای گەورە لە سورة العنكبوت فرمي بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. جێگای ڕاستەقینەی ئەو کەلامەی خوای گەورە سبحانه وتعالى ئەوەیە کەوا لە سودور بی، لە سطور نەبی، بەڵێ لە سطوری شێر بەرەو کتابە، بەڵام ئەسڵ وایە لە سودور بی، لە سینگ بی. چ لە ناو سینگ هەیە؟ دڵ هەیە. جێگای ڕاستەقینەی ئەو قورئانە و ئەو کەلیماتە پیرۆزانەی رب العالمین لە ناو دڵ و دەرونی کەسانێک بی کە خوای گەورە بە ئولو العلم وەسفیان دەکات. ئەو کەسەی کە قورئان لە ناو دڵی تێ خوای گەورە بە ئولو العلم باسییانی کردیە. کەواتە ئەو قورئانە جێگای ناو دڵە، جێگای ناو دڵە. تاوەکو پێی بەهرەمەند بی، تاوەکو پێی بەختەوەر بی لە دنیا و لە قیامەت، پێویستە لە دڵت بیپارێزی، هەر وەکو لەسەر دڵی أشرف الخلق كوا رسول الله صلى الله عليه وسلم دابزيا. فإنه نزله على قلبك بإذن الله. كواتا تمبررك رقد لجبريل به عليه الصلاة والسلام. أصل خوشد به أو ملائكتاني كوا نورانين باكن بهش عصياننا كان نموني جواني وباچين. أصل خوشد به بتايبتي جبريل عليه الصلاة والسلام. بلام تقباحتك تشتيشي سير سمري لعقيدة يهود كوا رقي لجبريل مع العلم أو كاري كجبريل كرديتي بإذن خواي بوا بهيج شيء إرادي خويتي دانيا خوا فرماني بيكرديا نزلوا على قلبك بإذن الله مصدقا لما بين يديه. وكاتش كوا أو قرآن هاتية للآن رب العالمين وجبريل هناية عليه السلام لو صدقني بيغمبر صلى الله عليه وسلم أو قرآن مصدقا لما بين يديه، مصدقا لما بين يديه. كواتا تصديقي كتابكاني بيشي خويدكا قرآن بيروز هاتني قرآن تصديقي كتابكاني بيشي خويدكا براستي دادني هروكو أوان كخواي قول الله توراة لإنزيل دا باسي هاتني قرآني كردي هاتني قرآن براز داناني كتابكاني بيشي خويتي وهدى وبشرى للمؤمنين. وهلوا هدايتي تدا رينموني تدا هداية رينموني تدا لبو بختوري دنيا وقيامت. وهلوها أوفري بشرى ومجدي تدا لبو دنيا وقيامت بجياني شي خوش دنيا وقيامت. بلام لو شي للمؤمنين لبو إيمان داران أواني كوا إيمان داري راستقينا أو إيمان داراني كوا بفعلي تصديقي أو كتابة دكنو وهروا قبول إذعاني شان هي وتقبول يعني هم فرمانة كان خوي يقول ملكتي شن لبو أوان دبيته بشرى لبو أوان دبيته مزجيني لبو أوان دبيته هوالي خوش دبيته مجدة لبو الدنيا وقيامتيان هر كسيك بابند بيبو قرآن براستي أوا مجدي خوشي دنيا وقيامته أو حياة طيبة. وكل سورة النحل باسي ذكاتا لا سورة من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة أو حياة طيبة كوا أو سعادة قلبية كوا نبا همو مال سروة دنيا ذكره نبا شهادة ذكره نبا منصب ذكره بهيش تجنا كره أو سعادة قلبية تنهى وتنهى
بقبول كردني أو قرآنه بجي كردني فرمانكاني أو قرآنه بو بري قناعت هنام بقرآنه لنا ضرو درون دادا مزري أو زاخواي قرد فرمي من كان عدوا لله وملائكته ورسله وجبريل وميكال فإن الله عدو للكافرين. هر کەسێک دژمناتی خوا بکە سبحانه وتعالى، هر کەسێک دژمناتی خوا بکە، دژمنایەتی مەلایکەتەکان بکە، دژمناتی پێغەمبەران بکە، دژمناتی جبریل و میکال بکە. طبعا کە دەفەرمی دژمناتی مەلایکەتەکان لە ضمن وانەش جبریل و میکالیش مەلایکەتن، بەڵام وەکو زانایان دەفەرمن ئەوە تەخسیص بعد عامە، واتە ئەوەی بەگشتی دژمنات پێغەمبەران بکە، بەگشتی دژمناتی مەلایکەتەکان بکە، بە تایبەتیش ئەوەی دژمناتی جبریل و میکال بکە. جبریل کە گوتمە ئەمینی وحیە، میکال با بڵێن موەکەلون بالقەطری، وەکو ڕۆن کرایتەوە کەوا فعلا میکال ئەو مەلایکەتەیە کە خوای گەورە سوبحانه وتعالى بارانی بەوی ڕاستپاردێکەوە ژیانی ئەو زەویەی پێبەخشرایە، کەواتە لە نەتیجە ئەو بارانەی کە بەوی ڕاستپێردرا لەلایەن خوای گەورەوە ئەو زەویە ئەو خاکە پێدەژێتەوە، بەدەنمان پێدەژێتەوە. بەو وەحیەشکەوە لەلایەن خوای گەورەوە بە جبریل ڕاست پێدرایە، لە نەتیجە ئەو وەحیەش ڕوحەکانمان پێدەژێتەوە، ڕوحەکانمان پێدەژێتەوە. کەواتە هەر کەسێک دژمنایەتی هەر یەک لەو مەلایکەتانە بکە فإن الله عدو للكافرين، ئەوە کافرە و خوای گەورەش دژمنی کافرانە، خوای گەورەش دژمنی کەواتە خوای گەورە دژمنی هەموو کافرەکانە. یەک لەو کافرانە ئەوەیە کەوا دژمناتی خوا بکە، یەک لەو کافرانەوە دژمناتی یەک لە پێغەمبەران بکە، یەک لەو کافرانەوە دژمناتی یەک لە مەلایکەتەکانی خوا بکە. خوای گەورە دژمنیتی سوبحانه وتعالى و دژمنی هەموو کافرەتیشە، دژمنی هەموو کافرەتیشە. جا لێرە هەر کەسێک دژمناتی خوا بکە بۆی کەوا دژمناتی کەلامی خوا بکە سوبحانه وتعالى، خوای گەورە بە کافری دادەنێ و دژمنیشیتی قوربەسەری ئەو کەسەش کە خوا دژمناتی بکە. هەر کەسێکیش دژمنایەتی مەلایکەتێک بکە لە مەلایکەتەکان، ڕقی لە مەلایکەتێک بیتۆ لە مەلایکەتەکان، ئەوە خوای گەورە بە کافری دادنێ و خوای گەورەش دژمنی کافران. هەر کەسێک دژمنایەتی پێغەمبەرێک لە پێغەمبەران بکە عەلەیهیمو الصلاة وەسەلام، ئەوە خوای گەورە بە کافری دادنێ و خوای گەورەش دژمنیتی. هەر کەسێک دژمنایەتی جبریل بکە یان میکال بکە، ئەوە خوای گەورە بە کافری دادنێ و هەروها خوای گەورە دژمنی کافرانە. والله فإن الله عدو للكافرين. جا لێرەدا پرسیارێک دەتپێش ئەدی ئەوەی دژمناتی ئیمانداران بکە، لێرەدا باسی نەکرایە. دەفەرمی ئەگەر کەسێک دژمناتی ئیمانداران بکە یاخود هەر ئیماندارێ بکە بەس لەبەر ئەوەی ئیماندارە دژمنایەتی بکە، لەبەر شتی شخصینە، بەس لەبەرەوەی ئیماندارە دژمناتی بکە، بەس لەبەر ئەوەی ڕیشی هەیە دژمناتی بکە، بەس لەبەر ئەوەی دەستی بە سنەتی پێغەمبەر کردیە صلی الله عليه وسلم دژمناتی بکە، بەس لەبەر ئەوەی کەوا دەستی بە شەریعەتی خوای گەورە گرتیە دژمناتی بکە، ئەوە ئەویشیان بە تەئکید کافرە و خوای گەورە دژمنی کافرانە، چونکە لە ضمنی ئەوەیە کە دژمناتی دینی خوا دەکات سبحانه وتعالى. و بەڵگەش دەبۆ هەندێ ئەو حەدیثە قودسیەی کەوا لە بوخاریدا هاتێ پێغەمبەر دەجێڕێتەوە صلی الله عليه وسلم کە خوای گەورە دەفەرمی من عادى لي وليا فقد آذنته بالحرب. هەر کەسێک دژمناتی یەک دۆستی من بکە، من آذى لي وليا ئەزیەتی یەک دۆستی من بدا، یەک دۆستی من کەوا ئیمانداران دۆستی خوانە سبحانه وتعالى، ئیمانداران ئەولیای خوانە سبحانه وتعالى. هەر کەسێک ئەزیەتی دۆستێکی من بدا فقد آذنته بالحرب، بە تەئکید و بە تەحقیق ئیعلانی حربی لەسەر دەکەم، قوربەسەری ئەو کەسەش خوای گەورە ئیعلانی حربی لەسەر بکە. کەواتە ئەوە حربەکە وەکو زانان دەفەرمون ئەوەی کە لەگەڵ خوا دەیکە ئەوە حربێکە لە ئێستاوە نهایەتەکەی معلومە، چێ دەتوانین بەرەنگاری خوا بیتەوە سبحانه وتعالى القوی العزیز، ئەوەی کەوا قودرەتی بەسەر هەموو شتێکەیە سبحانه وتعالى. لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کە دۆستایەتی دینی خوا دەکەین، دۆستایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەین سبحانه وتعالى وصلى الله عليه وسلم، و هەروە دۆستایەتی مەلایکەتەکان دەکەین، دۆستایەتی ئیمانداران دەکەین، لەو ئیماندارانە بین کە خوای گەورە دۆستایەتیمان بکە و خاوەنددارێتیمان بکاتن تاوەکو پارێزراو بین لە هەڕەشەکان والعیاذ بالله، و هەروها لەو کەسانم کەوا موژدەی خۆشی دنیا و قیامەتمان پێ بدرێ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم.
لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. دەنگی کۆمەڵ دەنگێک بۆ نوێبوونەوە و داهێنان. لبيك بيمان بيتي ديكا تون رنجنم لبيك بيمان بيس نوري تون بزنم لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك هاتو ما درقايتو بابرانوا باقير يلو بافير مسكون زاولا ونوا هاتو ما درقايتو من دوا كاري غفرانم لا أمتي محمد من كمسلمانم لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك مريتو بكتا يوم بسنورا بو او كسيكتا برستو دلبر لنورا يكتا برستم اي الهي تجدس برم بندي درن برسيم تنها بايادي توترم لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك واستاني ملاكم يا عرفات آوات ديرين بول فضلي توى بديهات ارجينا الازمي مهربانيت اي فالوردقات قومي ولاني مالي خود اي غفور وغفار لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك بيمان بيتي ديكا تون رنجنم لبيك بيمان بيس نوري تون بزنم لبيك لبيك لبيك
لبيك اللهم 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 لبيك اللهم. دەنگی کۆمە شمشاڵی شوان و گۆزانی دەستی پیر و چاکەکارانە پێشەوای مرۆڤایەتی پێشەنگی ڕەوشتە جوانەکان تکاکاری ڕۆژی دوایی پێغەمبەری خوددا محەممەد صلی الله عليه وسلم. فرۆشگای مەتین. فرۆشگای مەتین بۆ دابینکردنی پێداویستیەکانی خواردەمەنی و کەلوپەلەکانی تری ناوماڵ و شوشەواتی زۆر زۆر. فرۆشگای مەتین ڕۆژانە تاکو و کاتژمێر 12 شەو بەڕووی کڕیارە خۆشەویستەکانیدا کراوەیە. بەسەردانیکردنتان بۆ فرۆشگای مەتین کاڵاکانتان بە نرخێکی کەمتر بەدەستدێنن. ناونیشان سۆران شەقامی پێشەوە، تەنیشت پەیمانگای داتای ئەهلی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن 0751 127 3909. فرۆشگای مەتین. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. برنامه هوشیاری تەندروستی. بەرنامەی هۆشیاری تەندروستی بەرنمەیەکی هەفتانەیە و بەشی ڕاگەیاندنی نووسینگەی سۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پێشکەشی دەکات. ئەم بەرنمەیە دەبێتە فەرهەنگێکی تەندروستی بۆ تەندروستبوونی خۆت و دەوروبەرت و گرنگی جەستەی خۆت بۆ دەخاتە ڕوو. بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان و بەرچاوڕوونی تەواوت پێشکەش دەکات و هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکان دەستنیشان دەکات و چارەسەری تەواوی نەخۆشیەکان دەخاتە ڕوو. بەرنامەی هۆشیاری تەندروستی. بەرنامەی گوڵستان. گوڵستان بەرنامەیەکی هەفتانەی دەنگی کۆمەڵ ڕادیۆی سۆرانە. هەموو ڕۆژانی سێشەممە لا پەخشی سەر لە ئێواران پێشکەشتان دەکرێت. لە بەرنامەی گوڵستان پرسیار ئاراستەی بەشداربوانی بەرنامە دەکرێت و تۆی بیسەریش دەتوانی پەیوەندی بکەی و وەڵامی پرسیاری بەرنامە بدەیتەوە. لە کۆتایی بەرنامەش تیر و پشک بۆ بەشداربوانی بەرنامە دەکرێت. بەرنامەی گوڵستان. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان دەواازەی شریعەتی بێگەردی ئیسلامە و مینبەری زانایانی محرابی مزگەوتەکانی کوردستانە بۆ باگابوون و شارەزابوون لە بوارە جۆرە جۆرەکانی شەرعدا و ڕەوینەوەی تەم و مژوو گومانەکانی سەردڵەکان
بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان دەواازەی خۆی دەکاتەوە بە ڕووی بیسەرانیدا تا لەم دەواازەیەوە خەرمانی معریفە و تابلۆی بەختەوەری ژیانی دنیا و دواڕۆژ بەرەو لووتکەی کامەرانی بەڕێ بکات. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان کەشتی ڕزگاری بە زانستی شەرعی و دەستکەوتنی وەڵامەکانتان بەڕێ دەکەوێت. لە بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان پرسیار بکەن و وەڵام وەربگرن. ئەم بەرنامەیە ڕۆژان یەکشەمە و دووشەمە و سێشەمە لە دەنجی کۆمەڵ ڕادیۆی سۆران کاتژمێردەی سەر لە بەیانیان دێتە خزمەتتان. چاوەڕوانی پرسیار و سەرنج و تێبینیەکانی ئێوەی بەڕێزین. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان. لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. دەنگی کۆمەڵ دەنگێک بۆ نوێبوونەوە و داهێنان. ئازیزان و خۆشەویستان، شەیدایانی زانست و ئیمان، بۆ گەشەی دڵ و دەروونمان بابەیەکەوە دڵ و گوێمان ڕادێرین بۆ وەرگرتنی سوود و ئامۆژگاری زێڕین. ماوەی داهاتوو گوێبیستی بەڕێز دکتۆر عوسمان محەممەد غەریب دەبین. خۆشەویستان، با پێکەوە چەند ساتێک لە خزمەتی کەسێکا بین، شیرینترین کەس، باسی ئەوسافی کەسێ بکەین، شیرینترین ئەوساف، چەند ساتێک لە هەنگوی شیرینتر بەرینە سەر. ئەویش باسی خۆشەویستی خودایە، ئەو خۆشەویستە گەورەی کە خودای گەورە پێمانە فەرمێ ئەوەی باوەڕی بە خوددا هەیە و باوەڕی بە دوا ڕۆژ هەیە ئەبێ تەنها و تەنها ئەو بکاتە پێشەنگ و پێشەوا و سەردار و سەروەر و گەورە و نازداری خۆی. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بدا خوالهم يستهندي كس بناوي أويك خويا بقرآني أزانن پیغمبری نازدار من عليه الصلاة والسلام تنها وكو تومارگەیەک قورآانی تۆمار کرد بێت و بە خەڵکی ڕاگەیان بێت لەوە زیاتر ڕێزی پێغەمبەر نازانن، هەروەکو مرۆڤێکی ئاسایی سەیریەکەن، باوەڕ بە قسەکانی ناکەن، ئەڵێن ئەبێ خۆمان تێبگەین، حەقمان بەسەر کەسەوە نییە. پێغەمبەر بەسەرەوەی لەسەرە قورآانی بە ئێمە ڕاگەیاندووە. خودای گەورە فەرمێ ئەوەی باوەڕی بە خودا هەیە، ئەوەی باوەڕی بە ڕۆژی ئاخیرەت هەیە، ئەبێ ئەو محەممەد المستەفایە بکاتە پێشەوای خۆی، پێشەنگێکی باش، سەروەرێکی گەورە، جوان، ڕێک. ئەم پێغەمبەرێکی ئێمە کردومانەتە پێشەوا، بزانین چ پێغەمبەرێکە. پێغەمبەرێکە خودای گەورە سەنا و ستایشی زمانی کردووە، فەرمێ وەما ينطق عن الهوى، سەنا و ستایشی چاوی کردووە، ئەفەرمێ ما زاغ البصر وما طغى، سەنا و ستایشی دڵی کردووە، ئەفەرمێ ما كذب الفؤاد ما رأى، سەنا و ستایشی عەقڵی کردووە، فەرمێ ما ضل صاحبكم
وما غوى سناو ستایشی سنگی کردووە فەرمێ ئەلەم نەشرح لەکە صەدرەک سناو ستایشی پەیامەکەی کردووە فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین سناو ستایشی هەموو جانی کردووە فەرمێ وئینەکە لەعەلا خولق عظیم سناو ستایشی ناو پێگە و پلەپایە کردووە ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک سوێندی بە تەمەنی مبارەکی خواردووە فەرمێ لەعەمڕکە ئینەهم لەفی سەکرەتیهم یەعمەهون سوێن بە تەمەنی تۆی محەممەد سوێن بە شارەکەیشی خواردووە فەرمێ والتینی والزەیتون وهذا البلد الأمین ئەمە پێشەوە ئێمەیە با ئەمڕۆ یەک فەرموودەی پێغەمبەر باز نەکەین با ئەم چەند ساتە بەس تەنها لە خزمەتی قورئانا بین ئەم کاتەمان لە خزمەتی قورئانا ببەینە سەر بزانە چۆن باسی ئەم پێشەوامان بۆکە پێمانە فەرمێ ئاگاتان لێبێ بێئەدەبی نەکەن لە خزمەتیە دەنگتان بەسەر دەنیا بەرز نەکەنەوە 100 ساڵی ڕەبەق جیهاد هەبێ شەو نوێژ هەبێ طاعت هەبێ خوداپەرستن هەبێ بەڵام دەنگە بەرزکەیتەوە بەسەر دەنگی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وسەلام کردەوەکانە هەموو پوچەڵە بێتەوە بە دەقی قورئان خدای گەورە فەرمێکی لا تقدموا بين يدي الله ورسوله دوایەوە فەرمێکی لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم نەکەن بەس ئەوەنەی دەنگە بەسەریا بەرز بکەیتەوە بێئەدەبی بنوێنی خدای گەورە کردەوەکانە پوچەڵەکاتەوە بۆیە سنووری خۆت بزانە لەگەڵ مەقامی چیا قسەکەی بزانە تۆ چیت هەڵسەنگاندن بۆ ڕەفتار و گفتاری پێغەمبەر بکەی عەلەیهی سەڵات وسەلام تۆ کێیت و پێغەمبەری نازدار کێیە گوێ بگرن خۆشەویستان پێغەمبەر موسا عەلەیهی سەڵات وسەلام ئەپاڕێتەوە فەرمێ رب اشرح لي صدري خدای گەورە بە پێغەمبەری خۆمانە فەرمێ لەم نەشرح لەکە صدرك پێغەمبەر موسا فەرمێ وعجلت إليك ربي لترضى خدای من زۆر خێرا بووم پەلەم کرد لەبەرەوەی تۆ ڕازی بی کەچی خدای گەورە بە پێغەمبەرمانە فەرمێ من ڕەزامەندی تۆ مەوێ ئەی محەممەد تۆ چۆن ڕەزامەندی من تەوێ منیش ڕەزامەندی تۆ مەوێ ومن آناء الليل فسبح وأطراف النهار لعلك ترضى الله أكبر أي محمد أزانم بشي رازي بي بور رازي تسبيحاتي من زور بكي ده زوري بك لبرو دو خوش بباشا رزامندي في غمر لسياية لبروي خداي قورا خوش يوي عبادت بو خداي قورا زياتر بك إنجا في غمر رازي بي الله أكبر تا عبادتي بو زياتر بك إنجا رازي بي أم پێغەمبەری نازدارە خدای گەورە پێ فەرمێ قد نرى تقلب وجهك في السماء ئێمە تۆ ئەبینین سەیری ئاسمانەکەی بە دوای قیبلەیەکە ئاگەڕێی جاران مسلمان ڕویانە کردە کوێ بەیت المەقدس باشە پێغەمبەری نازدار سەیری ئاسمانێ کرد سەیری ئەم لاولایە کرد حەزیە کرد قیبلەیەکی دیکە بێ خدای گەورە فەرمێکی فلنولينك قبلة ترضاها ئەمە چییە بۆ خاتری خوا ئەفەرمێ قیبلەیەک پێپیشانە دەین بۆ دیارەکەین کە تۆ پێی ڕازی بی الله ئەکبەر الله ئەکبەر خدا ڕەزامەندی ئەوەی بووێت ئەمە چ گەورەیەکە بۆیە خدای گەورە لە قورئانی پیرۆزە ناوی پێغەمبەرانی پێشوو بە ناوی خۆیان ئێنێ یا ئادەم اسكن أنت وزوجك الجنة آدم يا موسى إني أنا الله يا إبراهيم قد صدقت الرؤيا يا نوح إنه ليس من أهلك يا عيسى ابن مريم أأنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله قال سبحانك بلام كاتباسي في غمرك عليه الصلاة والسلام هميشة بيا أيها النبي يا أيها الرسول بعنيك قوم كان خوشيان ناي في غمرة كان البناي إخوان بعنيكر بناي إخوان بعنيانكر باشا كاتي باسي موسى في غمرة كان يا موسى اجعل لنا إلها
كما له مالها يا موسى لن نؤمن لك حتى نرى الله جهرة يا عيسى ابن مريم هل يستطيع ربك أن ينزل علينا مائدة من السماء هم في غمركان وابانكن يا إبراهيم أأنت فعلت أو توكردت بآلهتنا أو توكرد لبتكان من لبرسلا وكان من خداي قورة لردا كاتي أبيني خلقشي بيغمري نازر بمحمد بانكن لو مانكا أفرمي لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم لبعض أفرمي شي كاتي بيغمر بانكن وكو يكي كي آساي چون خوتان بانكن وا خلق بيغمر بان مكن چون خلق بانكن وا بيغمري نازدار بان مكن بأدبه وبالريزه وباحترامه بوي خداي قورة چون داواما ليكا بيغمر بيشاوامان بي پێ بەپێی پێغەمبەر بڕۆین واش داوامان لێکە خۆشمان بوێ واش داوامان لێکە ڕێزی بگرین بە گەورە سەیری بکەین فالذین آمنوا به واتبعوا دوای ئاەتەکە فەرمێ شوێنی نورەکەکەون ئەو شوێنی ئەو نورەی کە دابەزێنراوە بۆی وعەزەروه ونەصەروه ئەفەرمێ چی تعزیر یەکەن تعزیر لێرەدا ئەی تعظیم یەکەن ئەبێ پێغەمبەرە بە گەورە بزانی پێغەمبەر خودای گەورە ئابا و شێوە بە گەورەی باسەکە بێ ئێمە چۆن بە گەورە سەیری نەکەین چۆن بە گەورە سەیری نەکەین خودای گەورە سەیریکەن خۆشەویستان ئەفەرمێ ئەی محەممەد لەبەر خاتری بوونی تۆ لەناو ئەو مشریکانەدا چونکە تۆ لەناو ئەوانای من سزای ئەوانیش نادەم باشە بەس لەبەر خاتری ئەو ما وما كان الله ليعذبهم وأنت فيهم لبروي تو لناويان هاي لبر تاوي كالي تو أي محمد سزاي أوانيش نادم شي قوري كبراسي إن جا خوشويستان خداي قورا ببيغمر ما نفرمي دلتنگ مبا برقريش لخود مكا كاتي جنيو تدري سوكايتي بيكن بيفرمي إنا كفيناك المستهزئين أفرمي إيمن بس بووي والله ميوان بدينوا تو ورام مدروا بيغمراني بيشو كاتي سوكايتيان بيكران اوان خودي خويا وڵامیان ئەدایەوە بۆیە کاتێ بە نوحیان وت قەومە کافرەکە ئینا لەنەڕاکە فی ضەلال مبین ئێمە لە گومڕایەکی ئاشکرادا تۆ بینین نوح پێغەمبەر خۆی فەرموو قال يا قوم ليس بي ضلالة ولكني رسول من رب العالمين قومي هود پێغەمبەر بەهود پێغەمبەریان وت إنا لنراك في سفاهة كشي هود بيغمر برقري لخويا كاتو فرميتي يا قوم ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين كات فرعون سكايتي بموسى بيغمر كاتو ولي إني لأظنك يا موسى مسحورا موسى بيغمر والله مداته فرمي وإني لأظنك يا فرعون مثبورا بلان بيغمري خومان عليه الصلاة والسلام خدا بيفرمي والله مدروا والله دانويان لسرمان من والله يعني دموا كاتي وتيان وجاخ كيرا أبتر خداي قفر فرمي إن شانئك هو الأبتر كاتي وتيان أما الشاعرة كشي خواي قورا فرمي وما هو بقول شاعر أو قصي شاعرنية وتيان كاينة فرمي ولا بقول كاهن وتيان شيتا فرمي نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون حرشيان وت خداي قورا والله داي ولا بري پیغمبری نازدار عليه الصلاة والسلام وتيان خداي پشتی تێکردووە وازی لێهێناوە زویر بوو عاجز بووە لێی تووڕێیە خدای گەورە فەرمێتی والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وما قلى بۆیە خدای گەورە پێ فەرمێ دواتر ئەفەرمێ ولسوف يعطيك ربك فترضى ئەوەندەتە دەینێ رازی بێ محەممەد عليه الصلاة والسلام بۆیە خۆشەویستان لە کۆتاییە متارا ئەمەوێ پێتان بڵێم ئەگەر ئەتەوێ زیاتر نزیک ببیتەوە لە ڕەسوول الله صلى الله عليه وسلم هەنگاوێک هەیە بێ بینێەوە هەنگاوە تا زیاتر مرۆڤ دۆست بی تا زیاتر خزمەت بە بوونەوەری خودا بکەی بە مرۆڤ بکەی زیاتر لە خۆشەویست
نزیکە بیتەوە. بۆیە لەم مانگی مەولودی پیرۆزە عەلەیهی السەلات وەسەلام بیر بکەرەوە کە پێغەمبەری نازدارمان بێ باوک بووە. ئەلەم مانگا ئەی ئەو کەسەی دەسەڵاتی هەیە، ئەی ئەو کەسەی دەسەڵاتی هەیە لەبەرەوەی دڵی ئەم خۆشەویستە خۆشکەی وەرە بێ باوکێک بێ نازێک بێ دایکێک نزیک بکەرە لە خۆت مانگە نەموچێکی بۆ بڕەوە بڵێ خودایە ئەمە تەنها و تەنها لەبەر خاتری گەورەی تۆیە یا ڕەبی لەبەرەوەی پێغەمبەرەکەت بێ باوک بووە ئەزانم تۆ پێت خۆشە یارمەتی بێ باوکان بدەین یا ڕەبی لەبەرەوەی زیاتر لە تۆ نزیک بمەوە لە خۆشەویست نزیک ببەمەوە یا ڕەبی ئەمە بێ باوکێکم خستە لای خۆم موچەی ئەدەم نەفەقەی لەسەر منە هەر لەسەر بڕیار بدە بگەڕێ بدۆی زێرەوە ئەگەر خۆشی بە تەنها نەبێ هاوڕێکی دیکە هانی خەڵک بدە بۆی ئەم مانگە دڵت خۆش بێ بەوەی کە لەم مانگەدا دەستپێکی خێرە هەبووە باوکێک بێ باوکێک بێ دایکێک بێ نازێک تۆ بوویتە هۆکاری ئەوەی بژگێت زیاتر زەردەخەنە بگەڕێتەوە سەر لێوەکانی بۆیە خودای گەورە لە سوورەتی وەضحا كاتي فرميتشي والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى ألم أدواء وفرميتشي ألم يجدك يتيما فآوى نا فرمي فآواك نا فآوى يعني تي فآواك وآوى بك وآوى لك وآوى إليك ما نهمو يقريتوا همو يقريتوا يعني توي داڵە داوە ئەی محەممەد کە بێ باوک بووی بە بۆنەی تۆوە چەنەها هەچیوی دیکە داڵدە ئەدرێن الله ئەکبەر بە بۆنەی پەیامەکەتەوە چونکە پەیامەکەی تۆ قورئانە یارمەتی هەژاران و نەداران بدەن هاناتانەدا هانتانەدا بۆ یارمەتی بێ باوکان بدەن لە ڕێگەی تۆ ئەی محەممەد لەبەر چاوی کاڵی تۆش یارمەتی بێ باوکان ئەدرێ نازیانە کێشرێ داڵدە ئەدرێن یارمەتیان ئەدرێن نەفەقەیانە کێشرێ یا ڕەبی خوای خۆشەویستێ و خۆشکە ئەو خۆشەویستە زیاتر بچەسپێنی لە دڵمانە یا ڕەب العالەمین خوای یارمەتیمان بۆی زیاتر ڕێزی لێ بگرین یارمەتیمان بۆی زیاتر پێ بەپێی ئەو خۆشەویستە بڕۆین هەنگاو بە هەنگاوی خۆشەویستی ئەو خۆشەویستە هەنگاو بنێن و خۆمان دوور بخەینەوە لە بیدع و گومڕای و زەڵالەت یا ڕەب العالەمین خوای شیفای نەخۆشیەکانمان بەی ڕەحم بە زیندوو و مردوەکانمان بکەی خودایە گومڕاوان هیدایەت بدەی خدای گمراوان هدایت بدەی خدای گمراوان هدایت بدەی یا رب العالمین خدای وڵاتمان بپارێزی خدای ئەم قەیرانە ئابووری و ڕامیاریە لەسەر وڵاتمان لا ببەی یا رب العالمین جارێتر وڵاتمان بگرێتەوە بۆ باوەشی ئەمن و ئاسایش و ڕەفاهیەت یا رب العالمین بۆ باوەشی ئیمان و نور و پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئامین ئامین ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. ئازیزان و خۆشەویستان لە ماوەی ڕابردوو گوێبیستی وتاری بەڕێز دکتۆر عوسمان محەممەد غەریب بووین.
دەنگی کۆمەڵ سرودی خواپەرستی و هاواری خەڵک دۆستی هاواری خەڵک دۆستی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد رسول الله صلى الله عليه وسلم وآله وصحبه ومن صار بسيرته ودعا بدعوته بإحسان إلى يوم الدين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. بسراني دنجي كومل خوش كبراني بريز سلام ورحمة مهرباني خواهي قولتان ليبي خوشحال انزاري چتريش لالقي چتري برنامكتان برنامي خيزاني بختور بأيوي بريز وخوشويست شاد بينوا دپارينا والخواه سبحانه وتعالى عاقبتمان خير بكات هدايتمان بدات هەنگاوەکانمان بخاتە تەرازوی حەسەنات ئینشاء الله. لاڵقەی ڕابردوودا تیشکمان خستە سەر چەند خاڵێک کە پێویستە لە مێردێکدا هەبن کە ئێمە ومانان دەمانەوێت کچمان بە مێر بدەین یان خوشکمان بە مێر بدەین بۆ ئەوەی لەو زاوایە پەشیمان نەبینەوە. پێغمبەر ئیسلام سەڵات و سەلام خوای لەسەر بێ زۆر بەوردی هەموو ئەو شتانەی بۆ ئێمە باس کردووە. ئێمە چەند چۆنی مامەڵە دەکەین لەو حاڵەتانەدا. بۆیە یەکێک لەو سیفەتانەی باسمان کرد گوتمان دینداریە ئاین پەروەری و سیفەتی دووەمیش کە هەڵوەستەمان لەسەر کرد مەسەلەی ئەخلاقی جوانە خوڕەوشتی جوان. لەبەرەوە پێغمبەری خوا سوبحانەه وتەعالا پێمانە فەرمێ ئەو جۆرە کەسانەی کەوا باشن پێویستە خەڵکی باش دەستنیشان بکەن و جگە لەوەی ئەرچێکە بەڵێن ئەو کچانەی کە پێویستە مێر بکەن و کوڕەکانیش پێویستە ژن بهێنن چونکە خوا سوبحانەه وتەعالا لە سوورەتی نور ئاەتی 32 دا دەفەرمێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم يعني ئەوانەی کە گەنجن کچن باشوو بکەن و کوڕیشن بە ژن بهێنن لە چێ لە خەڵکی چاکەکار لە خەڵکی باش بۆیە تا ئەولادی باشیشان لێ بێتە بەرهەم بۆیە بۆ ئەوی بتوانن کۆمەڵگەیەکی باش و تەندروست بەرهەم بێنن و کاتێک کە عائلێک زیادە بێ خێزانێک زیادە بێ خێزانێک بێ کە مای خۆشبەختی بێ بۆ خۆی بۆ دەوروبەرەکەی ئەگەر ناوەڵا و خێزانانێکەوە خراپن بۆ خۆیان و بۆ دەوروبەرەکە خەڵک ئەوەندەیان لێوەڕەز دەچونکە ئەگەر بێت و یەک خێزان بێ لەوانەیە گەڕەکێک تێک بدە. زۆر جار ئێمە بیستمانە دەڵێن کاکە ئەو ماڵە لەو فرانە جێە قسەیەکی شێ دەڵێ ئەتو پێشی خانووی بکڕی جیرانەکەی بکڕە جا زۆر جا دەڵێ وەڵە ئەوە کاکە نێنە ئەو گەڕەکەی بۆ دەڵێ کوڕە بابە ئەوانە دەگەر کەس ئیدارە ناکەن دەگەر کەس ناوێنەوە لەبەر ئەوە ئینسان دەبێ وشار بێ کە خێزانێک زیادە بێ هەر نەڵێ وەڵا ڕقەمەک زیاد بوو نا ژنومێردێک زیادون بەڵێ لە گوناه و تاوانە گەڕێنەوە بەڵام دوایش لە پاش هەفتەیەکی بۆ کێشە شەڕ و هەڵا بەزم و گیر و گرفت دروستکردن بۆ زیرانان ئەوەش کارێکی زۆر خراپە گەڕەکەکەی لە دەست دادەدادی دەبێت. اینجا هەروەکو باسمان کرد خەڵکێکە وە دوای ئەخلاق کەوتووە یان مەسەلەن دین و ئەخلاقی هەیە مەسەلەن پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەلاتو وەسەلام ئەگەر هاتە داخوازی کچەکانتان یان خوشکەکانتان ئەوە بیان دەنێ خۆ ئەگەر دین و ئەخلاقی هەبوو نەودایە بەڕاستی ئەنگۆ سەبەبی فیتنەینە لەسەر زەوی بۆ چونکە ئەوانە مادەم ڕان لێکە و هاکوفیەک دیکەنە و
ئەخلاق و خۆڕەوشتی بەرز و جوانیان هەیە بیان دەنێ ئەگەر نەیبێ قەینا نەیدێ بیانوێک ببین و بەس ئەگەر باشونەدایە و ئینسان گونەحبارە بەڕاستی بۆ ئینسان دەبێ کار ئاسانی بکە لە پرۆسەی هاوسەرگیری ناڵێن پەلەپەلی تیا بکەین بەڵام دەبێ ئێمە هاوکاریان بکەین بۆی ئیشەکەیان سەرکەوێ اینجا جارێ هەو بۆ کابرا هاتووە پرسیاری کردووە مەسەلەن لە مێردی بووە مێردەکەی تەلاقی داوە خەڵکێکیش چۆتە داخوازیان لە سەردەمی پێغمبەریش عەلەیهی سەڵاتو وسەلام پرسیار کرد یا ڕەسوڵڵا بۆن من یەکێک لەو ئافرەتانە بە ناوی فاتیمەی کچی قەیس بە ڕزا ڕەحمەتی خوا لێی بێ دەڵێ مێردەکەم تەلاقی دا بە یەکی خەبەریشی ناردێ ئەوانە بە هەر حاڵ ئەڵێ یا ڕەسوڵڵا ئەرێ 3 نەفەر هاتوونەتە داخوازی 3 شوو بە کامیان بکەم لەو 3 نەفەرانە پێغمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئوسامەی کوڕی زەیدی بۆ هەڵدەبژێت ئەڵێ کاکە شوو بەو پیاوی بکە چونکە ئەو کەسێکی باش یعنی لەبەرەوە ئێمە یعنی جاری وایە ئەگەر کەسێک ڕاوێژمان لەگەڵ بکەوە بڵێن کاکە ئەو